و برچاف که بچاو خودی خواه گلک پرتوکن دیروکی، جواکی، چیروک و رومان دانه خواندن. بوان پینوسان جی چندین بر همین تایبت هاتنه نویساندن. اف برچاف کو پینوس روزانه جبو دم 18 دمجمیران جالی نویسکار و ورگر کرد نافدار ابراهیم یونسی و دهاتن بکارانین. نهاجی هین لسر ماسیویا کارن جبو کو باشتر بین پاراستن و جملک تایبت ببن ملک گشتی. مالباتاوی جی پرتوخانه و تواهی کلوپل نوین تایبت کو پیکار دکر پیشکشی زانینگه ها پیام نور آباجار بانه کرنه. سعی خانواده من خصوصا مادرم بر این بوده و هست که هەوڵی بنەماڵەکەمان بە تایبەت دایکم ئەوە بۆ و هەیە کە ئیبراهیم یونسی بە تێپەڕبوونی کات لەبیر نەکرێت هەر بۆ ئەمە بەستە ژووری ئیبراهیم یونسی و بەشێک لە کتێبەکانی لە شوێنێکدا بنێن کە کەسانێک ببین و کەڵکی لێوەربگرن هەم بزانن کەسێک چۆن توانیوێتی ڕۆژانە 17 تا 18 کاژێر لە پشت مێزێکدا بنیشێت لە کاتێکدا هیچ تەکنەلۆژیایەکی سەردەمی نەبوو. به روز هم نبوده و از اونجا این مسیر رو میرفته. زانینگه ها پیام نور آبانه جی اوده یک تایبت وکه موزخانه جی کلوپلن ابراهیم یونسی را ترخان کریه. ما مستا خواندوانو او کسین که ری آوان دکوه زانینگه و اوده جی دبینن و دکارن جی پرتو کنوی سوده ببینن. ابراهیم یونسی دساخی خواده لتهران جیایه و دناوه هفشری خواده نمایه. لی د سفر خویا داویه ده و گریه حمیزه سلیمان بک. لا يقبلين خوش بختنا كانوا خبي كرد بليمتي كرد زورن فقط بداخوا رزلنا لنخبو لفرهنك نشوتنا عامي خلقو بقشتي لويا الزعيفين جاو هنقاوي كامرو كهون راو ان شاء الله سرتاك بيت بو اوي كببت الرزلنا لو كساتاني كزحمتي انجشاوا وبو اوانشي كامرو كان ببت مشوقك واقعا زحمت كان يعني بفيروناچه. ابراهیم یونسی سال 1926 لباجار بانه روشلات کردستان جدایک بویه. دکترای آبوریه لزانینگه ها سوربون آپاریسه خواندیه. جبر چالاکی سیاسی سال 1954 هات گرتن و جبو دماب 8 سالان هات زندانی کرن. ده زندان ده فری زمان انگلیزی و فرانسی بو و 14 پرتوک جی نویساندن و هر وها زیده تر جی 40 پرتوک جی ورگراندن زمان فارسی. بشک جوان پرتوکان به دیروک مجارن سیاسی و جواکیین کردستان و پیوندی دار بون. سال 2011 جی جبر نخواشی لتهران کوچا داویه کرو لباجار بانجی هاد و شارتن. پرسیارم کرد خوشترین و یا ناخوشترین بیروری جیانت چی اگر بومان باس بکی؟ باسی کرد که اتوانم بلم هم خوشترین هم ناخوشترین بیروری جیانم ل ساڵانی زیندانە تێپەڕ بوو. لە بیرمە فەرموویان کە لە زیندان بووم چاوەڕێەوە بووم کە حکمی ئەعدامەکەم بێتەوە وەکو هەموو ڕفیقەکانی ترم کە ئێمە تیمێکی 12 نەفەرە بووین ئەمنیش ئەعدام بکرێن بەڵام هەر چاوەڕێ بووم ڕفیقەکانم هەموویان ئەعدام کرابوون ڕۆژێک بانگیان کردم بۆ ژووری بەرپرسی زیندان و لەوێ چاوەڕێەوە بووم حکمی ئەعدامەکەم بە نەدەستم بەڵام کە ڕۆشتم زۆر چاوەڕوان نەکراو بوو بۆم و خۆشترین بیرەوەری ژیانم کتێبێک کە لە زیندانە تەرجمەم کرد بۆ بە ناوی کتێبی ئارەزووهای بزۆرگ کە هی نووسەری خۆشەویست چارلز دیکەنز بوو ئەو کتێبم تەرجمە کرد بۆ وەکو تەرجمەی بەرگوزیدەی ساڵ وەکو هەڵبژاردەی ساڵی وەرگێڕان ئەو کتێبە ناوزەت کرابوو لە ئێرانە و خەڵاتی هەڵبژاردەی ساڵی وەرگێڕانی لەو کاتایە پێبەخشرا. ابراهیم یونسی 85 سالان جیا دو لسر سه آجیانوی به نویساندن و ورگراندن درباز بو لی لگور بر همین وی به زمان فارسی خدمت که مازن جبو گله خواه کریه.